پاسکیل سواری وڵا تقریبان ساڵی 2023 دوای ژیانیا و سەرگیری پێشش بە منداڵی دەمان هاژوش بەس لە هەنجیوە پاسکیلمان کڕی ئیدی داپیرێکمان هەبوو لە میراوە لە لای ئەمفالەکان لەوێ جاروبار سەردانم دەکرد هە بە پاسکیلەکەی ئیدی دوای ساڵی 2023 ئیدی بەم شێوەیە بەخۆم حەزم زۆر لە پاسکیلە ینی ئەوەکی زۆر خۆشە کە لە ڕێ دەڕۆی تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە ئیدی لە 2023 خەڵکم دەدی و ئیدی بەو شێوەیە لە سۆشیال میدیا و جیانە دوای بڕیارمدا گەشتێکی دوور بکەم یەکەم گەشتی دوورم کرد تاوان لۆدیا ناشم ها گەشتکرد بوو هەر پێش ئەو کاتە پێش بیستێ لە بیستێ یەکەم گەشتی درێژم کرد لە بۆ زینیە ستۆپێلای شێروان مەزن چون 1986 کیلۆمەتر بوو ئیدی لەو کاتەوە ئەو کات دەستم بەگەڕانی چەند ڕۆژ لە ڕێگا بووی شەو مایتەوە بەڵێ ڕۆژێک چوم شەوەکەی مامەوە ڕۆژی پاشە گەڕامەوە هەریری درێژترین گەشتکە کردبێتت لەو ماوەیە بڵێم لە وەتەی پاسکە سواریەکەی بۆ شوێت کردووە گەشتەکەت بۆ شوێ بووە چەند لە ڕێگا بووی چەند مایتەوە وڵی درێژترین گەشت بە یەک ڕۆژی کردبیتمان مەسەلەن تقریبا سعات 5 سبیانە 4 ئەو دەورانە ڕۆیشتین چونە لای ئاکرێ بەو شوێ هاتین و بڕۆڤی داتین و لای بەستۆڕە و هەولێر ئەوانە هاتین و هەریرێ تقریبان لۆی دەی شەوی گەشتین و هەریرێ گەشتەکە دووریەکەی 190 کیلۆمەتر دوور بوو ئەنی دوورترین گەشت لە یەک ڕۆژدا